بۆچی کەسێکە چێ بۆ لای ساحیرێک دوعا لە هەر کەسێ بکایت لەبەر هەرەوە کارێوێ ئەو شتا ویستی خۆی لەسەر نییە بەڵام جێبەجێ ئەبێت وانە چۆن نەزانیت ئەی چۆن ئەبێ بۆ نمونەیە تێکەچێت دوعا لە ژن و مێردێکات ژیان نەکاتوانێ ئەو ویستی خۆی لەسەر نییە. خوشکەکەم طبعا من نازانم کێ ئەم وهمەی بۆ تۆ دروست کردووە یان لای چی ساحیرێک ئیشت کردووە ببوورەوە ئەڵێم یان چی کەسێک ئەم معلوماتە غەڵەتەی داوە بە تۆ. کچی شرینم طبعا ساحیر سحر ئەکات شەیاطین ئیشەکەی بۆ ئەکات بەڵام ئەگەر ویستی خوای پەروەردگاری لەسەر نەبێت واتە خوای پەروەردگار ئەو کەسە تاقی نەکاتەوە بەس سحرە ئەو سحرە کاریگەری لە بەرامبەر دروست ناکات. لە 100 سحر کە لە خەڵکی ئەکەن ڕەنگە تەنها 20 سەر بگری 80 پوچەڵ بێتەوە. تێگەیشتی کەواتە ئەوەی جەنابەت معلوماتەکە بە غەڵەت وەرد گرتووە. یعنی ئەگەر ئەو شتەش ڕووبای ویستی خۆی لەسەرە حتمما ئێستا بە نمونە بۆ یەک نمونە بۆ بێنمەوە بۆ نە کەسێک 100 گولە ئەنێ بە کەسێکەوە یان دووسێ کەس وەستاون باشە دووسێ کەس وەستاون یەک مەغزەم تفەنگ گولاکاتە ناویانەوە وەنە سی فیشەکان تێبێت لەم سیەر فیشەکە ئەگەر خوای گەورە ویستی لێبێت هەرسێکیان نەکوژێت بەس ئەگە خوای گەورە ویستی لێ نەبێت هەر سێ فیشەکە کەش لە هەرسێکیان بە هیچیان لێ نایەت یان هەردوویان وایە تێگەشتی؟ تێگەشتم دەستکان خۆش أصابك لم يكن ليخطئك وأنما أخطأك لم يكن ليصيبك ئەو گولەی بۆ تۆ دی ئەبێ هەر لە تۆ بات ئەگەر خوا ویستی لەسەر بێت ئەگەر لە تۆش نەدا هەرچی خەڵک هەیە ئەو گولەی ئاراستی تۆ بکات بەری تۆ ناکرێت چونکە ئەموت سحر و ساحروانە هەمووی گوناحە یعنی ئەوە شتێکە خوا قبوڵی ناکە یعنی پێم سیر بوو کە ئەو شتە جێبەجێ ئەبێ هەر کەسێ سحر لە هەر کەسێ بکات یان هیچ بە حەڵاڵی بزانێتی کافرە بێ و سحریشی لێ بکات ئەو کەسە ساحیرەکە پێی کافر ئەبێ و ئەوەی تریش طبعا حاکمی مسلمانان بڕیار لەسەر مستەقبەلی ئەو کەسە ئەدات. ئایا بۆچی ئەمەی کردووە لە پێناو چیا کردوەتی کەواتە کەبیرەیە گوناهێکی زۆر زۆر گەورەیە تەنانەت هەندێک لە زانایان پێیان وایە ساحیر تەوبەی لێ قبوڵ ناکرێت ئیلا ئەبێ حەدی بەسەرا تەطبیق نکرێت ئەوەنە تاوانەکەی گەورەیە. تا مامۆستاگیان دەستکانە خۆش بێت.